فرەدانی چییە تا یەکسەر لات منت بینی عیبە بۆ دەمە چیەمە چۆن لێرە ئیشەکەی لە شوێن یەک زبڵخانەیە والله پارەکەت حرامە والله پارەکەت حرامە بڕۆ واز بێنە ئەمە چییە مەکە ئیشە ئەگە چێ خاوەنێتی بڕۆ بلێ کاکە ئەمە چییە ئەمەکە ئیشە بەم نەیکەی ئەمانە چییە ئاوای دەنە خەڵک بڕۆ لەوە با کامێرەکە نەتگرن سێری کە سێ بۆنی کە جا وەرە سێری کە سێری با کامێرەکە کاگانە سێری کە ئەوە چیفی کردووە کە ڕووی کردووە چی باکتریا قەوزەت بینیوە لێرە و سەوزە قەوزە بووە قەوزە ئەمە بەتانی یەک نەفەریە ئەم بەتانیە دوو نەفەریە سێریکە ئەمە ئەیدەنە سەر سەمونەکە ئەیدەنە سەر سەمونەکە عەلا ساز ئەم سەمونەیە زۆر پاک و پاریاوە ئەجرا غەلق ڕاستە دکتۆر واتە یەکسەر داخرێ ئاسە منە نووسم لەسەر یەکسەر خۆتان پاکەوکەن جوانەوەکەن سێریکە دیوار و دار هەمووی کەڕووە هەمووی ژەنگە سێریکە ئێفرەدان بۆ فڕێ بۆی لای ئێمە دین فڕێدن کە حیاتم بەس جۆ بگە لە من سێریکە وتە بۆنی دێ ئەشیاتان تێی کردووە ئەی بۆ بۆنی دێ بە جۆ بگرە بۆ بۆنی دێ ئەوە تا حیاتم ئەوە نابێ ئەمە چی خوا یعنی وەڵڵی ئەوەی مەرجی تەندروستیە بێ لەم دوکانە نییە